ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ خوێنمەوە. هێرشی بەرینی ئیسرائیل بۆ سەر چەند شاری ئێران، هێرشی ڕۆکێتی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین، ناڕزایەتی کرێکارانی کارخانەی سیستەمە سەنعەتیەکان لە تاکستان، ناچارکردنی کرێکارانی شرکەتی زەڕکامی کەرەج بۆ گەڕانەوە بۆ سەرکار، میلیتاریزەکردنی شاری سەقز لەلایەن هێزەکانی حکومەت، هێرشی هێزەکانی ڕژێم بۆ سەر کرێکارانی بەلوچ لە کازرون و خۆپیشاندانی هەزاران کەسی گروپە چەپەکانی ئاڵمان دژ بە ئەمریکا. هێرشی بەرینی ئیسرائیل بۆ سەر چەند شاری ئێران. بەیانی دووشەمە دوی پوشپەڕ فڕۆکەکانی ئیسرائیل لە وەڵامی موشکبارانەکانی سپای پاسداران بۆ سەر چەند شاری وڵاتە هێرشێکی بەرینیان کردە سەر چەند شاری ئێران، بە تایبەت تاران و کەرەج. لە ئاکامی ئەو هێرشانەشدا چەندین کەس لەوانە دایک و کوڕێک لە کرماشان کوژا و بریندار بوون. بە پێوەدیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە، فڕۆکەکانی ئیسرائیل شارەکانی نەهاوەن، ساژبۆڵاخ، کرماشان، تاران و کەرەجیان بە توندی بردومان کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بنکەکانی سوپا و بەسیج لە تاران و کەرەج بە سەختی بردومان کراوە و میدیاکانی ئیسرائیل باز لە کوژانی 700 چەکداری ڕژێم دەکەن. هەروەها زیندانی ئێڤین، زانکۆی بەهشتی و زانکۆی ئیمام سادق کراوەتە ئامانج و لە ئێڤین چەندین کەس بریندار بوون. هاوکاتیش پادگانی سوپای وەلی ئەمری تاران، بنکەی پۆلیسی ئەمنیەت و ستۆدیۆی نۆی دەی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی لەناو براون و تۆڕی هەواڵگیری ئێران کار و چالاکیەکانیشی ڕاگرتووە. شایانی باسە کە لە هێرشەکانی بەیانی دووشەمە بۆ سەر ئەشەد و حەیفا و تەلئەویڤ و چەند شارێکی دیکەی ئیسرائیل کارەبای بەشێکی زۆر لە خەڵک پچراوە و زیانێکی زۆر بە شارەکانی ئیسرائیلیش گەشتووە. هێرشی ڕۆکێتی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین. بەیانی دووشەمە دوی پوشپەڕ فڕۆکەکانی ئیسرائیل دادسەرای ئێڤین و دەرگای چوونە ژوورە و شوێنی پشوتانی پاسەوانەکانی و زیندانیان کردە ئامانج و بۆ هۆیەوە چەند کەس کوژا و بریندار بوون و بنەماڵی بەندکراوانیش لە بەردەم بەندینخانەدا کۆبوونەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بێهداری زیندان، دەرگا و پەنجەرەی بەندی ژنان و دادسەرای ئێڤین زیانی زۆری پێگەیشتەوە. بەرپرسانی زیندان لە جیاتی گواستنەوەی بریندارەکان بۆ نەخۆشخانە کەشوهەوای ترسیان بەسەر بەندەکاندا سەپاندووە و هێرشیان کردوتە سەر کۆبوونەوەی ناڕەزایەتی بەندکراوانی بەندی چوار. بە پێی زانیاریەکانیش بەندکراوانی ژن بۆ باشگای زیندان و بەندکراوانی بەندی ئەمنیەتی 209 بۆ شوێنێکی نادیار و بەندکراوانی دیکەش بۆ زیندانی فەشافویە گوازراونەتەوە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ پاراستنی گیانی بەندکراوان هۆشداریان داوە و داوایان لە خەڵک کردووە زیندانیان ڕزگار بکەن. هاوکاتیش بنەماڵەی بەندکراوان لە بەردەم زینداندا کۆبوونەتەوە و داوای ڕوونکردنەوەی چارەنووسی ڕۆڵەکانیان دەکەن. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی سیستەمە سەنعەتیەکان لە تاکستان. ڕۆژی دووشەمە دوی پوشپەڕ کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیستەمە سەنعەتیەکانی تاکستان دژ بە نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی حەقدەستی مانگەکانی گوڵان و جۆزەردانیان وەرنەگرتەوە، خاوەنکار حەقی بیمەی 6 مانگی ڕابردووی کارگەرانی بە ڕێکخراوی تەمینی اجتماعی و پەرداخت نەکردووە. کرێکارانی ناڕازی ڕایانگەیاندووە لە بارودۆخی ئەستیاری ئێستای ئێراندا درێژیان بە کار و چالاکیەکانیان داوە، بەڵام داوا لە بەڕێوەبەرانی شرکەت و دەوڵەت دەکەن سەرنج بە کێشە و گرفتی کرێکاران بدەن و گوشاری سەر ژیان و معیشەتیان کەم بکەنەوە. ناچارکردنی کرێکارانی شرکەتی زەڕکامی کەرەج بۆ گەڕانەوە بۆ سەرکار. بەیانی دووشەمە دوی پوشپەڕ هاوکات لەگەڵ بردومانەکانی شاری کەرەج بەڕێوەبەرانی شرکەتی زەڕکامی کەرەج کرێکارانیان ناچار کرد لە کاتی بردومانەکانی ئیسرائیلدا بگەڕێنەوە سەر کارەکانیان. هاوکات لەگەڵ بردومانی فڕۆکەکانی ئیسرائیل کرێکارانی شرکەتی زەڕکام هەوڵی پاراستنی گیانیان داوە و لە نێو مەحەوەتەی شرکەتدا کۆبوونەتەوە، بەڵام خاوەنکار بەبێ بایەخدان بە گیانی پرسۆنەلی شرکەت
کرێکارانی ناچار کردووە بگەڕێنەوە سەر کارەکانیان. میلیتارزیەکردنی شاری سەقز لەلایەن هێزەکانی حکومەت. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، حکومەتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە ترسی سەرهەڵدانی خەڵک شاری سەقزی بە تەواوی میلیتاریزە کردووە. بەوتەی هاوڵاتیان هاوکات لەگەڵ پچڕانی ئینتەرنێت، نەبوونی نان و گرانی پێداویستیەکانی ژیان، ڕژێمی جەنایەتکاری ئیسلامی هێزە سەرکوتگەرەکانی لە هەموو شەقام و کۆڵانەکانی شاردا جێگیر کردووە. مامورانی ڕژێم مۆبایل و ماشێنی خەڵک دەپشکن و ئازاری خەڵکی دەدەن. هێرشی هێزەکانی ڕژێم بۆ سەر کرێکارانی بەلوچ لە کازرون. ڕۆژی دووشەممە هێزە ئەمنیەتیەکانی ڕژێم لە شاری کازرون هێرشیان کردە سەر شوێنی پشودانی کرێکارانی بەلوچ و چەندین کەسیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتی حاڵوەش، هێزەکانی دارەی ئیسلاحات هێرشیان کردوتە سەر گوڵخانەیەک لە شاری کازرون و ژمارەیە کرێکاری بەلوچیان دەست بەسەر کردووە. بە وتەی چالاکانی بەلوچیش زۆربەی کرێکاران پاش لێپرسینەوە ئازاد کراون، بەڵام چارەنووسی دەست بەسەرکراوێک بە ناوی موحسن دەشتی ناڕوون و نادیارە. دەست بەسەرکردنی 13 کەس لە ئیسفەهان و لۆڕستان. بە پێی راپۆرتی میدیاکانی ئێران، هێزە ئەمنیەتیەکانی ئەو وڵاتە سێسی خوڕی ئۆکراینیان لە ئیسفەهان و 10 کەسیان لە پارێزگای لۆڕستان دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریەکان ئەو سێسی خوڕە ئۆکراینیە بەنیاز بوون کارخانەیەکی وە بەرهێنانی پەهباد لە ئیسفەهان بتەقێننەوە، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. هەروەها 10 شارومەندی خەڵکی پارێزگای لۆڕستان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئیسرائیل و تێکدانی بیرروڕای گشتی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. لە هەواڵێکی دیکەشدا میدیاکانی ڕژێم ڕایان گەیاندووە کە بە دوای هێرشە پەهبادیەکانی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین، کۆگایەکی تەقەمەنی و درۆنیان لە بەرزایەکانی دەوروبەری ئەو شارە دۆزیوەتەوە و 2 کەسیشیان لەو پەیوەندیەدا دەست بەسەر کردووە. لە سێدارەدانی محەممەد ئەمین مەهدەوی شایستە لە تاران. بەیانی دووشەمە 2 پوشپەر، محەممەد ئەمین مەهدەوی شایستە بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانی ئەڤین لە سێدارە درا. پاییزی ساڵی 1402 هەتاوی، محەممەد ئەمین مەهدەوی شایستە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر و لە ژێرە شکەنجەی سەختدا ناچار بە دانپێدانانی زۆرە ملێت دژ بە خۆی کرا. ئەو بەندکراوە سیاسیە دواتر لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامی بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام و هاوکاری لەگەڵ ئیسرائیل بە ئێعدام مەحکوم و بەیانی دووشەممە حکومەکەی جێبەجێ کرا. خۆپیشاندانی هەزاران کەسی گروپە چەپەکانی ئەڵمان دژ بە ئامریکا. ڕۆژی دووشەممە 2 پوشپەر، هەزاران کرێکاری ئەڵمانی لە شاری بەرلین ڕژانە سەر شەقام و دژ بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ و ناتانیاهۆ خۆپیشاندانیان کرد. کرێکارانی ناڕازی ڕایانگەیان کە بە نیگەرانیەوە گۆڕانکاریەکانی جیهان دەبینن. ئەوانە زمونونەکانی فاشیزم و شەڕی دووهەمی جیهانیان بینیوە و نایەنەوێت ئەزمونونەکانی ساڵی 1933 زایانی دووپات بێتەوە کە تێیدا حیزبی نازی بەدەسەڵات گەیشت. کرێکارانی ناڕازی ترامپ و نەتانیاهۆیان وەکو هیتلەر و مۆسۆلینی سەردەم ناوبرد. خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ لە ئێران و غەزە بوون. شایانی باسیشە کە کرێکارانی ئەڵمان هەروەها دژایەتی خۆیان لەگەڵ وەرگرتنی خوێندکارانی بیانی لە ئەمریکا دەربڕێ و ڕایانگەیان لە بەرامبەر سیاسەتی دژە پەنابەری ترامپدا بێدەنگ نابن. دوایین هەواڵیشمان هەواڵێکە سەبارەت بە نیگەرانی بنەماڵی سیسیل کۆهلێر بەرامبەر بە بۆردومانی زیندانی ئەڤین. ناۆمی کۆهلێر خوشکی بچووکی سیلسیل کۆهلێر، شارومەندی فەڕەنساوی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لە کاردانەوە بەرامبەر بە هێرشی ڕۆژی دووشەمە ئیسرائیل بۆ سەرە و زیندانە ڕایگەاندووە هێرشەکانی ئیسرائیل مەحکوم و گیانی بەندکراوانی خسۆتە مەترسیەوە. ناۆمی کۆهلێر هەروەها وتی ئەمە خراپترین ڕووداوە کە ڕوویداوە و تاوانی جەنگیشە. هیچ زانیاریەکمان لەسەر تەندروستی بەندکراوان نییە و دەوڵەتی فەڕەنسا ئەبێ ئەو هێرشانە بە تورنترین شێوە ئیدانە بکات و هەوڵ بدات بەندکراوانی فەڕەنسەوی بگەڕێنێتەوە وڵات. ناوبراو هەروەها ڕایگەاندووە
کە هەردوو ڕژێمی فاشیستی ئیسرائیل و ئێران دژی ئازادین و گاڵتە بە گیانی بەندکراوان دەکەن. گیانی بەندکراوان لە مەترسیدایە و جیهان نابێت لە ئاز ئەو بارودۆخە بێدەنگ بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.